وەکڕێنی نانی سبەی لێم ناکڕێ خاوانی نان لێم ناکڕێ. من ئەزانم ڕۆژێک دەنگم باشتر دەبێت. ئەو کاتە پڕ بە دەنگم دانە بەدانەی تاڵێکانی شەشتومە. بە گۆرانی دەیچرپێنم بە گوێی تاک بە تاکی مرۆڤەکانی دنیادا. هەندە جار هەندە کات ئەوەی کە هێتە نایبینی تا نەڕوات ئەو لەلات قەدری هەبوونی نازانی. ئەمە یەکێکە لە پۆستەکانی ئەو کچەی لە دوای مەرگیەوە. وێنە و ڤیدیۆکانی تەواوی تۆڕە کۆمەڵایەتەکانی تەنی و خۆی دەڵێت ئەم تۆڵەکردنەوەیم زۆر چێژبەخشە. نازانم ڕێت خوارێ ڕێی پاز نییە، نازانم دیڵم یان جێی پاز نییە، نازانم ئیمان سامی مەخدید حەداد ناسراو بە ماری سامی لە ئەیلولی ساڵی 2002 لە خێزانێکی ئاسایی لە شاری هەولێر لەدایک بووە. ماریا یەکەمین منداڵی خێزانەکەی بووە. خاوەنی 2 برایە. بەهۆی جیابوونەوەی دایک و باوکی لە یەکتر ماوەیەک لە ماڵی نەنکیان ژیاوە. دواتر بە هەندێک هۆکاری دیکە ماریا ماوەیەک لە ماڵی مامەکانی دەمێنێتەوە، ماوەیەکیش دەچێتە لای دایکی. بەڵام دواتر بەهۆی مامەڵەی خراپی خێزانەکەی لەگەڵیدا بڕیار دەدات بە تەنها بژی. لەبەر ئەوەی ماریا لە خانەوادەیەکی ئیسلامی بووە، بەردەوام گلەی ئەوەی هەبووە ئازادی کەسەکانی لێزەوت کراوە و نەیتوانیوە وەک کچێک ژیان بکات. ماریا لە تەمەنی 15 ساڵیدا لەگەڵ کوڕی مەلایەکی ناسراوی ناوچەی پشدەر هاوسەرگیری دەکات و دوای چەند مانگێک لە هاوسەرگیری جیا دەبنەوە. دواتر ماریا لە کەناڵێکی ناوخۆیی حیزبە ئیسلامیەکان دەبێتە پێشکەشکار. لە سەرەتای ساڵی 2019 لەو کەناڵەش دوور دەکەوێتەوە و لە یەکێک لە کۆمپانیاکانی دابشکردنی خۆراک لە هەولێر دەست دەکات بە کاری مەندووبی. وەک خۆی لە بڵاوکراوەکانیدا باسی کردووە، لە ماوەی کارکردنیدا چەندین جار ڕوبەڕووی گێچەڵپێکردن بووەتەوە. ئەو ڕووداوە خراپانی بەسەر ماریادا هاتووە، هەندەر بوون لەوەی ماریا بیر لە تۆڵەکردنەوە بکاتەوە. سەرەتایی تۆڵەکردنەوەشی مانەوە و کارکردنی دەبێت لە کافتریایەک لە شاری هەولێر. دواتر لە زۆربەی تۆڕە کۆمەڵایەتەکاندا ئەکاونتەکانی دەکات بەگشتی و بۆ ئەوەی هەموو کەسێک شتەکانی ببینێت. پاشان دەبێت بە یەکێک لە قسەکەرەکانی نێوگروپەکانی کلاب هاوس و قسا لەسەر هەموو شتێک دەکات و لەو ڕێگەیەوە کەسانی جۆرا و جۆر دەناسێت. ئەیدەڵێن ئەتو زۆر بێعاری، ئەتو عاقڵنی، ئەتو کسێکی خراپی، ئەتو وای. ساڵی پار لە یەکێک لە هۆتێلەکانی شاری سلێمانی هێزەکانی یاساییش ماریا دەستگیر دەکەن بە تۆمەتی هاوکاریکردنی گروپێک کە وێنەی کچ و کوڕیان بە مەبەستی هەڕەشە لێکردن بڵاو دەکردەوە. پاشمانەوەی 4 ڕۆژ لە بەندیخانە ماریا ئازاد دەکرێت. ماریا لەگەڵ ئەو براییدا کە تۆمەتبارە بە کوشتنی پەیوەندیەکی خراپیان نەبووە، بەڵکو بەردەوام یەکتریان بینیوە و پێکەوە ڤیدیۆ و وێنەی خۆیان لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاو کردوێتەوە. لە بەرواری 3/6/2022 لە کاتژمێر 11 شەوی یەکشەممە لە شەقامی 100 مەتری لە نزیک چوارڕیانی فڕۆکەخانی نێودەوڵەتی هەولێر تەرمی ماریا سامی دۆزرایەوە. پاش ڕووداوەکەش پۆلیس ڕایگەیاند 2 تۆمەتبار دەستگیر کراون کە برا و مامی کچە کوژراوەکەن. لە دوای مەرگی ئیمان سامی مەخدید وەک هەر ڕووداوێکی دیکە لە هەرێمی کوردستان هاوڵاتیان دابەشی 2 بەرەبوون. بەرەیەک پێی وایە ئیمان فریشتەیەکی خەڵەتێنراوە و کەوتۆتە دەستڕێکخراوەکانی ژنان و بەو شێوەیە ئاراستەیان کردووە تا ئەنجامەکەی بەم ڕۆژە گەشتووە. بەری دووەم پێیان وایە ماریا سامی پاڵەوانێکی گەورە بووە و لە پێناو ئازادی خۆیدا یاخی بووە لە هەمووان. مەسیح ڕۆشنای ژینم توی سەرچاوەی ئەوینم گەورم ئاوا دەخوازم ڕووی پیرۆزت بینم. ئەمڕۆ پارێزەری کەیسی ماریا لە بەردەم دادگای هەولێر ڕایگەیاند کەم و کوڕی لە پەڕاوی لێکۆڵینەوەی کەیسەکەی ماریادا هەیە.
لەبەر ئەوەی ڕۆژی 8/5/2022 کۆتایی بە پەڕاوی لێکۆڵینەوە هاتووە کە نەدەبوو بابەتێکی وا هەستیار بەو ماوەکەمە تەواو ببێت. وتیشی ئاگاداری بڕیاری دادگا نەبوون کە ئەمڕۆ بێ ئاگاداری ئەوان کاتی دادگایکردنەکە گۆڕاوە لە کاتێکدا دەبوو 25 مانگ بەڕێوە بچێت. دایکی ئیمان سامیش لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانی داوتی هەرچی دەڵێن با بڵێن کوڕەکەی من بکوژ نییە، ئەگەر بکوژ بێت ئەوە کەسێکی دیکەی لە پشتەوەیە و بە زۆر کارەکەی پێکراوە. کوڕەکەم زۆر کچەکەمی خۆش دەویست، ئەوان هاوڕێی یەکتری بوون. دەشڵێت ماریا حەزی دەکرد لەگەڵ من بژی، بەڵام ماڵی باوکی منیان ناشرین کردبوو لە لای. فشاریان دەخستە سەر کە نەیان دەهێژ لای من بژی. دوایی تێپەڕبوونی 7 مانگ بەسەر کوشتنی ماریادا پارێزەرەکەی و دایکی داوا دەکەن دادگا و دادوەری گشتی پێداچوونەوە بە لێکۆڵینەوەکاندا بکات پێش دادگای کردنی کۆتایی. نابتو كسي أمرها